وەکە ئەم دەزانن و ئیرۆ ڕۆژەکە بناوا دیرۆکە ئەمریکادا ڕۆژە هەڵبژاردنێن نیف دەمە ئەمریکی دێ 435 ئەندامن جواتە نوێنەرن کۆنگرەسە ئەمریکی و 35 ژمارە 100 ئەندامن جواتە سیناتۆران و سەدان کا بەدەستین دیین ویلایەتان بگرە ژە فەرماندار ئەنجومەنن قانوندانەران و وەزیرên derve yên wîlayەتان هەڵبژێرن ku dê xwedî biryarên giring bin li ser paşa roja Amerîka. Heta niha berî dengdanê 42 milyon Emerîkiyan dengdana pêşwext dengê xwe daye û tê çavarêkirin îro nêzîkî 130 milyonên dî jî dengî bidin. Ji bo miştûmerê û danûstandin û şirovekirina van vê rojê û van hilbijartinan Dr. Salaheddin Ahmed profesor li zankoya yan li Union College li New Yorkê bi me re her wesa çalakvan yê Kurd kameran Kurdî ji Nashville Tennessee bi me re ye. Dem baş edzanım eger بله هر دو میوان ما آمدنم اتزانم که کامران لایتو بیانی ساعت 6 بیانیه یعنی 6 و 20 دقیقه لای دکتر صلاح الدینش 7 و 20 دقیقه لنيويورك دم لایتو دست بکم که کامران و یک ام هل بجادنانه چند روزی رابطه دا دمان دبیسین و دمان بیست خطابی دموکرات کان اوه که دموکراسی امریکا لخ خطر دایا و بایدنش زور تأکید لسر ام خالی کردوه تا چندیک دموکراسیت لأمریکا لخطر دایا اگر هاتو کماریه کان سرکوتن یان وکو زورینه لکنگرسا و دست بینن که کامران زۆر سپاس بەڕای من ئەوەی کە دیموکراتەکان ئەیڵێن ڕاکردنە لەو حەقیقەتەی کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووی ئیدارەی بایدندا شکستێکی گەورەی تۆمار کردووە هەر لە بواری ئابووری کە هەڵاوسان لە ماوەی 40 ساڵی ڕابردوو تا زۆرترین ڕێژەی هەڵاوسان لە ئەمریکا هەیە و بابەتی ئاسەلامەتی و ئاسایشی سنوورەکان و ئێمە بینین لە سیاسەتی دەرەوە هەر باسی مەکە هەر لە کشانەوەی ئەفغانستان و بابەتی یۆکرانیادا بەڕاستی بابەتی دیموکراسی من وای نابینم کە لە کێشە و لە ئەزمەدا بێ لە بەرۆی خودی دیموکراسی بریتیە لە کێشمە بریتیە لە ململانەیە بریتیە لە ململانەی تند ئەگەر سەیری مێژووی ئەمریکاش بکەی ئەم ململانەیە هەمیشە ڕنگدانەوەی هەبووە لە نێوان دوو ڕکابەردا لە نێوان دوو هێزدا لە نێوان دوو حزبدا کە کۆماریەکان و دیموکراتەکانن ئەوەی کە بینیومانە لە ڕابردووە من وای خوێنمەوە بەڕاستی دیموکراتەکان شتێکی باشتریان پێ نییە کە قەناعەتکەن بە بەرامبەرەکانیان بێت لەوەی کامەران بەڵێ خاڵی جناب گەشت بەڵام یەک شتیان پێ ئەویش دەڵێن کە زۆربەی زۆری کۆماریەکان کە ئێستا لە هەڵبژاردنەکانە لەسەر ئاستی سنەت و ئەنجومەنی نوێنەران و حتا لەسەر ئاستی ویلایەتەکان زیاتر لە 200 کەس لەوانە کە لە پێشبەرکێدان پێناسین یان ئەتراف بە ئەنجامەکانی هەڵبژاردن ناکەن پێشوەخت ینی لە خۆیان لە هەڵبژاردندان و ئێستا دەڵێن کە ڕەنگە ئەگەر دەرنەچوون ئەنجامەکان قبول نەکەن بۆیە دەڵێن دیموکراسی لە خەتەردایە ئەگەر بە کورتی شتێکم پێ بڵێ لەسەرەوە بۆ ئەوی ڕێی دکتۆر سەلاح الدین بزانم تا ئێستاش دانی بە شکستی 2016دا نەهێناوە هەر ئەنجامەکە شکستی هێنابوو و هەروەها دیموکراتەکان خۆیان پرۆپاگەندیانەوە کرد دەستی ڕەسی رووسیای تایە ڕەشەگەیتمان بینی کە بۆ نمونە 400 میلیۆن دۆلاری تاکسپێر سەرف کراوە هەروە دوو جار ترامپ هەوڵدا ئیمپیچ بکرێت ئێمە هەموم سیناریویانەمان بینیەوە هیچیشی سەری نەگرتوەوە زۆر لای من ئاساییە کە دیموکراتەکان ئەو بانگەشە بکەن بەڵام پاڵسی و سیاسەتەکانیان بەڕاستی شکستێکی زۆر گەورەیان هێناوە ئەمڕۆ ئەبینی کە ئەمریکایەکان هاوڵاتیانی ئەمریکا زۆر بە بەرزی بە بڵندی هاوارەکەن وەکو ڕفراندۆمێک بۆ جۆ بایدن و دیموکراتەکانیشە بینین کۆماریەکان چۆن بەهێز و شارێکی بەهێزەوە یەنەوە کۆنگرێسیش بە تەوەقعی من کۆنترۆڵەکەن بەڵێ کاکەمەران خۆ ئەو ڕۆبینیمان کە یەڤگینی پریگۆژین کە یەکێک لە کەسەکانی نزیکەکانی پوتینە ئەتراف ئەکا کە ئێمە دەستی وەردان لە هەڵبژاردنەکانی ئەمریکادامان کردووە ئەوجا بە بچمە لای دکتۆر سەلاح الدین دکتۆر بەیانی باش تۆ چی دەڵی لەسەر ئەوەی کە هەرچەندە پێشەند ڕۆژێک کە هەردیسان هەمان باسمان کرد لەسەر ئەوەی کە دیموکراسی ئەمریکا لە خەتەردایە ئەگەر کۆماریەکان زۆرینە لە کۆنگرسا بەدەست بینن بەڵێ ئەگەر کۆماریەکان زۆرینە بەدەست بێنن کە بەشێک لەو کۆماریانە ڕاستی لەوانن کە بە شێوەیەکی بێمەرج پشتیوانی لە دۆناڵد ترامپ و ئەو بزوتنەوە ڕاستڕەوە چونڕەوە ئەکەن کە پشتگیری لە دۆناڵد ترامپ بکات لەو ڕووەوە
بە تایبەتی بۆ 2 ساڵی کە بۆ 2024 مەترسێکی گەورە لەسەر هەموو دامەزراوەی دەنگدان و شەرعیەتی دەنگدان هەیە. ئەم قەزیە دیارە مێژووەکەی لەوە دوور و درێژترە ئەگەڕێتەوە لە سەرەتای بۆ نمونە هەشتاکانەوە جۆرێک لە بزوتنەوەیکی ڕاستڕە و بۆ یەکەم جا بەو شێوەیە یانی دیارە زۆر لەو کۆنتریش بەڵام بەو شێوەیە کە بەو دەرەجەیە فراوان بێ و لە ڕێگای تەلەڤیزیۆن و میدیاکانەوە منبەرێکی ئاوها فراوانی لەبەردەسا بێ لەو کاتەوە دەست پێکا با بڵێن لە زمانی ڕێگرنەوە بە تایبەتی دوایی کە ئەگاتە لەحزەی دۆناڵد ترۆمپ ئێستا هەندێک لەو شتانەی کە جۆ بایدنێ لێ و دموکراتەکانێ لەن دروستەوەی کە مەترسێکی گەورە لەسەر میکانیزمی دەنگدانێ لەسەر شەرعیەتی دەنگدان بەو مانایش لەسەر پرۆسەی دموکراتیک بۆ خۆی لە ئەمریکا. دکتۆر سەلاحەدین بە کورتی چی لە بابەتەکان کە خەمی دەنگدەران کە ئێمە لە هاوکارانمان دەبیسین لە پامێرەکان دەبیسین لە ڕاپۆرتەکانە دەبیسین ئابووری لە باربردنی مناڵ دموکراسی لە خەتەردایە چی لەم بابەتانە زیاتر وەکو بڵی بڕیاردەر دەبن لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردنەکانی ئەمڕۆ؟ بەڵێ دیارە لەو بارەیەوە هەر قسێک بکرێ زیاتر تۆقوع پێشبینیە بەڵام ئەو پێشبینیانەی کە کراوە ئەشێت بەڕای من ئەشێت شتێکیان فرامۆش کردبێ ئەوە شێوەیە کە زیاتر با بڵێن دەنگی ڕاستڕەوەکان بەرزترە لەبەرەوە بێگومان مەسلەی ئابووری مەسلەیەکی گرنگە مەسلەیەکی مرکزیە لەم دەنگدانەیە بەڵام مەسلەی لەباربردن مەسلەی ئەبۆشنیش قەزیەکی زۆر گرنگە و ئەوە لە قازانجی دموکراتەکانایە بەڵام ئەومان بیر نەچێت کە زۆربەی ئەوانەی کە مەسلەی لەباربردنیان لا گرنگە کە ئەو مافە بمێنێتەوە وەکو مافێکی دەستوری جێگا بگرێت لە سەرکەوتنی دیموکراتەکانە ئەوانەی کە ئەو مەسلەیان زۆر لا گرنگە ئەوەندە دەنگیان بەرز نییە لەو باوەڕە من لەوەیە تۆزێک ینی فەرقێکی نەوانما گەورە ببینین لەوەی کە دیموکراتەکان دەنگی زیاتر بێنن لەوەی کە پێشبینیەکرێ بەڵێ کا کامەران پێشەند ڕۆژێک لەگەڵ دکتۆر سەلاحەدین باسی ئەوم کرد ئەگەر هاتوو هەندێک لە کۆماریەکان ئەوانەی لە پێشبڕکێدان وەکو بڵێ ڕازی نەبوون بە ئەنجامەکان ئەگەر دەرنەچوون هەڵبەتە زۆربەی چەندێک لەوانە بینیمان بکە دەڵێن نیان گوتووە کە ئەنجامەکان قبول دەکەن ئەگەر ئەوانە سەر نەکەوتن ئەگەر شتێکی وابوو بەڕای تۆ چی دەبێت؟ پەنابەریتە بەرەو میکانیزمانەی کە هەیە خۆیان زۆربەی دیموکرات و ریپەبلیکەکان یاسادانەرەکان وی کە بڵین مەحامیەکانیان هەیە لە بنکەکانی دەنگدان و چاودێریکەرانیان هەیە ئەگەر بزانن خروقاتێک هەیە یا ئەنجامەکان بەو شێوەیە نەبووە بەڕاستی من نەیشارمەوە یعنی پرسیاری گرنگ یا گومانی گەورە هەیە لەسەر ئەو ئامێرانە بە تایبەتی ئەوەی دومینیان ئامێرەکانی دومینیان کە لە شیکاگۆ لە هەنێ ویلایەت بەکارهێنراوە بە ڕێژەیەکی زۆر پرسیار لەوە کراوە ئەمڕۆ بینین ئێمە لە هەموو دنیادا تەکنۆلۆژیا کاریگەری زۆر گرنگی هەیە لە گۆڕان و دەستکاریکردندا حتا لە سانسۆرکردنە لە ئەنجامیەوەی کە ئەگەر باسی میدیا گەورەکان بکەین بەڵام ئەگەر شتێکی وا ڕووبات بە باوەڕی من باشترین شت هەرەوەیە بە پەنابەریتە بەر دادگاکان و سکاڵاکان و ئەو سکاڵانەی کە لەوەیە ئەو خروقاتانەی هەیە بۆی پیاداچوونەوە بکرێتەوە دەنگەکان بکرێتەوە کۆمارەکان پێیان خۆشە شتێکی وا ببێ ئەگەر بابەتەکە ببرێ لە پێش دادگا بە تایبەتش دادگای باڵای ئەمریکا زۆرینەی کۆنسەرڤێتیڤن حەزم دەکرد دکتۆر سەلاحەدین باسی ئەو شوێنانە بکەین کە زۆر نزیکن لە یەکترا بە تایبەت پێنسیلڤێنیا و جۆرجیا ئەوانە ببورین داوای لە بودنەکەم کە ڕەنگە ئەوڕۆ یان سبەینێش یان چەند ڕۆژی داهاتوو ئەنجامەکان دیار نەبن لەو حاڵەتە وەکو بڵێ بێسەروبەریەک لە ئەمریکا دروست ناکە ئەم بابەتە ئەشێت بێسەروبەریەکە بە تایبەتی بەهۆی ئەوەی ئەو مەترسیەی کە ئێستا هەیە لەسەر قەزیەی دەنگدان کۆماریە چونڕەوەکان ڕاستڕەوە چونڕەوەکانی ناو
کۆماریەکان کارێکیان کرد کە زۆربەی ئەمریکیەکان متمانە لە دەست بدەن بە پرۆسەی دەنگدان کە لە ڕاستیە کێشەی هەچتێک بێ کێشەی ئەوەی نییە ئەو پرۆسێ ئەو میکانیزمەی کە جێی گرتو کێشەی ئەوەی نییە کە فێڵی گەورە بکرێت بە پێچەوانە ئەوەندە بەربەست دروست کراوە لەسەر مەسلەی دەنگدان کە بۆ خەڵکانی پەراوێزخراو بۆ خەڵکانی هەژار بۆ خەڵکانی بۆ نمونە بە تایبەتی ئەوانەی کە بە ئەسڵ ئەفریقین یاوان بێوترێ ئەمانە بۆ ئەمانە دەنگدان زەحمەتتر بووە ئێستا لە لەحزەیەکین کە یانی لەحزەیەکی وای تاریخی کە خەڵکی بە شێوەیەکی گشتی متمانەی کەمترە بە پرۆسەکە ئەمە کێشە دروستەکە لە چەند ڕووەوە ینی لەوە دەرچێ کە چەند جار ئەو مەسەلانە جەختی لەسەر بکرێتەوە یا دووبارە بسەلمێنرێن کە فێڵ نەکراوە ئەم مەترسیە هەر هەیە ئێستا بۆ نمونە بەوە چێژمارەیەکی زۆر بە پێی هەندێ بۆ چوون بە پێی هەندێ لەگدانەوە نزیکەی سێ بەشی ینی کۆماریەکان هێشتا پێیان وایە کە لە ڕاستیە یان چواری کۆماریەکان پێیان وایە هێشتا ترامپ بردوویەوە بەڵام فێڵی لەکراوە ئەم مەسەلەی زەرری گەورەیە بێ لە ساڵانی داهاتوە بەم ساڵ بەس بە تایبەتیانی دکتۆر سەلاح الدین حەزەکەم وەکوڵی پرسیاری کوتایم لە کاکامەران بکەم چونکە لە قسەکانی دا و خومە کاکامەران دەزانین تا ڕادەیەک پشتیوانی کۆماریەکانە بەڵام کاکەمەران هیوات هەیە کە کۆماریەکان بزانین سبەینیان ئەم شەو بزانین کە کۆنتترۆلی یانش زۆرینە لە کۆنگرسا بەدەزین و ئەگەر نا بەڕای تۆ چی دەبێت؟ ئەو پۆڵانە و ڕاپرسیانەشی کە کراوە بۆ نمونە ئاخر پۆڵ کە خوێنمەوە لە 27 مانگیدا لەلایەن USA Today ماگەزین و سەفۆلکس یونیڤرسیتی کرا بۆ زانکۆی پیشانیا کە مانگی حەوت دموکراتەکان و کۆماریەکان نزیک بوون ئەوەی کە پێڵێن نێک ئەوەی مل بە ملەوە بوون بەڵام لە دوای ئەوەوە بەڕاستی کۆماریەکان بە پێی زۆربەی ڕاپرسیەکان پێشبینیەوە کرێت چونکە ناڕازایەکی زۆر هەیە هاوڕێن ئێمە بێوەمان لەبیر بێت ئێمە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا و گرانیە نەبووە هەموو نرخی شتومەک بۆ نمونە حتا ئەوەی کە پێڵین کرێخان و مۆرگج لە 108 نزیک بۆ تۆ نرخی سوتەمەنی هەمومان ئەزانین ینی ئەوەی کە ئازاری خەڵکی ئەیان گیرفانەکانیانە ینی بەپێی ڕاپرسیەکان لە 150 هاوڵاتیانی ئەمریکا خواردنیان کەم کردوەوە لە 145 پشووەکە ڤاکەیشنەکان بڵین سەفەرکردنیان کردووە لە 66 ئەمریکیەکان باوەڕیان بەوەیە ئابووری ئەمریکا لە پاشەکشەیە ئەوەی کە خۆیان پێڵێن ریسێشن یعنی خەڵکێکی زۆر باوە هەتا بایدن کەمترین ڕێژەی قۆبوڵکردنی هەیە لە 39 لە 135 بەرەو خوارەوەیە ئێمە بەپێی مێژوشە گەر سەیری بکەین دایماوە حیزبەی کە دەسەڵاتی هەبووە یا لە کۆشکی سیبی بووە لە میدتێرم لە ناهەڵبژاردننی ناوەندا کورسیەکانیان لە دەستداوە ینی ئێمە بینین لە مێژوشە ئەم شتەوا بۆ بەو شێوە بەڵام من تەوەقعمەوەی بڵێ بە پێ و ناڕازیانی کە ئەیبینین و خەڵک ناڕزایەکی زۆریەوەی لە بریشمان نەچێت 2 ساڵی کۆڤید و ئەو هەموو ڕێگریە و مانەوەی خەڵک و پاشان کێشەکانی ئەوەی کە پێڵێن سیتی کریتیکل تیۆری و بابەتی خوێندن و بەشداری نەکردنی دایکان زۆر بابەتی زۆر گرنگتر هەیە کە بەڕاستی لای ئەمریکان جێگیری گەرانیە کە دیموکراتەکان دەڵێن کاری باشیان کردووە لەو 2-3 ساڵەدا ڕاستە لەگەڵ توام لە بەسەرەی ئابوووریە هەندێک ڕاستیەکان باست کرد بەڵام دیسانەوە بایدن دەڵێ کە سورپرایزە بن ئەمریکیەکان لە ئەنجامەکانی هەڵبژاردنەکانی ئەمڕۆ زۆر سوپاس کە کامەران کوردی لە ناشڤیل تێنیسی چالاکوان لەگەڵمان بووە ڕۆسا دکتۆر سەلاح الدین ئەحمەد لە یونیەن کۆڵج لە شاری نیویۆرک ئەم بەیانی زووە لەگەڵمان بووین زۆر سوپاس.